لەنێو عێراقا دەمێنمەوە ئەو کێشەی کە بە بەردەوامی لە 2023ەوە بەرۆکی عێراقی گرتووە بە دیاریکراوی بەرۆکی کەرکووکی گرتووە ئەویش پرسی بە عەرەبکردنا وەکو بەرپرسانی ئیداری ئەو شارە و پارێزگایە و هاوڵاتیانی ئەو پارێزگایە باسی لێوە دەکەن بە عەرەبکردن بە بەردەوامی دووبارە دەبێتەوە بە شێوازی جۆرا و جۆش داگیرکردنی زەویوزارە ئێستا بابەت و پرسێکی تر هەبوو ئەویش بە عەرەبکردنی شوێنەکانە شوێنە فەرمیەکانە یاخود ئەو شوێنانەی کە شوێنی ئاسایی و مڵکی گشتین زمانی کوردی کەم لە کەرکووک بەکاردەهێنرێت بە تایبەتی تابلۆی دوکان و مۆڵە و بازاڕەکان تەنانەت لە ڕووی خوێندنی کوردیشەوە گرنگی ئەو تۆی نەمابوو زمانی کوردی دیارە بەهۆی ئەو فشارانی کە دروست بوو لەلایەن هاوڵاتیانی کەرکووکەوە و هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە بە بەردەوامی لە هەوڵدا بۆ ئەوەی کەرکووک بگەڕێنێتەوە دۆخە ئاساییەکەی خۆی زمانی کوردی لە کەرکووکدا ببێتەوە بە زمانی ڕسمی و سەرەکی لە پارێزگای کەرکووکدا دیارە هەردوێنێ بەهۆی ئەو فشارە زۆری کە ئەنجام درا بە بڕیارێکی حکوومەتی عێراق بڕیاردرا کە ئیتر زمانی کوردی لە کۆی ئەو تابلۆیانی کە لەنێو بازاڕ و دوکانەکاندا هەن بەکاربهێنرێت زمانی کوردی و بکرێت بە زمانێکی فەرمی لە تاوی خوێندنگاکانە گرنگی زیاتری پێ بدرێت لەسەرم بابەتە پرسیارەکانم چڕەکەمەوە لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد عەبدولواحید کە بەڕێزیان سەرۆک بشن لە سەرۆکبەشی زمانی کوردین لە زانکۆی کەرکووک هەر ڕاستەخۆ لە کەرکووکی شۆڵمیانمانە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت کەرکووک و کێشەی کەرکووک بە بەردەوامی لەنێو عێراقا یەکێکە لە بابەتەکان کە کێشەی لێ نابڕێت هۆکار چییە کە ئێستا زمانی کوردی جۆرێک لە تعریبکردن لە کەرکووکا بەدی دەکرێت و ئاستی زمانی کوردی ئێوە چۆن هەڵەسەنگێنن لە ناوەندا کانی تایبەت بە خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان و لە خوێندنگاکانی دیکەش بێکمان بەڵێ بەڕاستی پرسی بە تعریبکردنی پرسێکی ئاڵۆزە لە پێش پرۆسە و دوای پرۆسەش ئەو حکوومەتە دوابەدۆکانی کە هاتوونەتە حکومی عێراقیان کردووە هەموو هەوڵێکیانەوە بووە کەوا ناسنامەی کوردایەتی کەرکووک کوردستانێتی کەرکووک و ناسنامەی کورد وەکو نەتەوەیەک زمان وەکو کەرەستەی قسە پێکردن و ڕەفتارکردن لە ژیانی ڕۆژانەیە بسڕنەوە بەڵام بەڕاستی هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی دوای پرۆسەی ئازادی عێراق بۆ سەلماندن و بۆ سەپاندنی ناسنامەی زمانی کوردی هەوڵێکی پیرۆزە هەردەم یەکێتی نیشتیمانی ئەو کاری کردووە و چی بە ڕێگای دیبلۆماسی بێت چی بە ڕێگای سیاسی بێت چی ڕێگای تەنانەت ئەگەر ڕێگاکانی تر بێ ئەو هەوڵ و کۆشەی داو لە پێناوەی کەوا زمانی کورد لە کەرکووک جێپەنجەی خۆی دیار بێ سەبارەت بەوەی کە زمانی کوردی لە کەرکووک بەڕاستی هەندێک جار وەکو ئەڵێ تووشی نسکۆ و تووشی کارەسات ئەبێ کە ئەوەش بەندە بە بارودۆخە سیاسیەکەەوە کە لە شاری کەرکووک شارێکی ئەو کە زۆر جار پێوتە عێراقی مستەغەر عێراقی بچوو کراوە زۆر جار کەسانێکن کە کەسانی شۆفێرین هەوڵی ئەوادن کەوا ناسنامەی زمانی کوردی بسنەوە بەڵام بە هەوڵی نەتۆ داران و بە هەوڵی کەسانی دڵسۆز و خەمخۆ لە زمانی کوردی ئەو زمانی کوردی ڕۆژ بە ڕۆژ جێپەنجەی خۆیەکات و ڕۆژ بە ڕۆژ هەوڵەکان چڕ ئەکرێنەوە هۆی کەوا زمانی کوردی زیاتر لە کەرکووک جێبەجێک بە تایبەتی کە مادەیەکی دەستوریە مادە سەرەتا مادەی 58 لە دەستوری عێراق دوای بوو بە مادەی 140 ئەو مادەیە بە تەواوەتی پشتگیری لەوەکە کە زمانی کوردی لە کەرکووکە وەکو زمانی دووەم زمانی نەتەوە لە عێراق زمانی فەرمی بێکاری پێ بکرێ باشە دووسور ئەو بڕیاری کە لەو دوایە باشە دێمە سەر بڕیارەکەش بەڵام بەر لەوە ئەمێ بزانم کەسانی پسپۆری وەکو ئێوە فیگەری دیارن وەکو مامۆستایانی زانکۆ وەکو لایەنی ئیداریش هەوڵەکان چی بۆ هۆشیارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان لە کەرکووکە بۆ ئەم لێشایی تعریبکردنی کە بەدی دەکرێت لە نێو کەرکووکە و پێویستە چیشی بۆ بکرێت بەڵێ ئێمە وەکو بەشی زمانی کوردی لە بەڕاستی ینی واجهەی شاری کەرکووکین واجهەی سەلماندن و ڕووکردنەی زمانی کوردین بۆیە هەوڵەکان سەرەتای لەگەڵ دامەزانی بەشی زمانی کوردی لە زانکۆی کەرکووک لە ساڵی 2005 تاکو ئێستا کۆمەڵێک مامۆستای پسپۆر و مامۆستای شارەزا و مامۆستای ئەکادیمیمان هەیە کە هەردەم لە چالاکی و لە هەوڵدانن لە کۆششن خەباتێکی سیاسی ئەەکەین لە پێناوی کە زمانی کوردی لە کەرکووک
بەڕاستی ینی ئەو زمانە بێ کە نەچێتە ریزی ئەو زمانانی کە لە ڕۆژگار کاری تێ بکە و زمانەکە بەرەو لاوازبوون بەرەو مردن بچێت. ئەگینا زمانی کوردی دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئێمە لە بەشی کوردی کۆمەڵێک مامۆستایی پسپۆری تایبەتیمان هەیە کە لە ڕووی چڵۆی زمانەوە چڕووی ئەدەبەوە چڵۆی کولتورەوە هەوڵێکی بێوچان ئەدەین ینی پێشمەرگە ئاسا کە زمانی کوردی هەتا ئێستا کەوتوتە سەر پێی خۆی بەڕاستی بەشە کوردیەکە وەکو ڕووکارێک واجهەیەک ئێستا کاری پێکەین زۆر چالاکیەکەین زۆر ئەو ڕۆژانەی کە یادی زمانە یان ئەو چالاکیانی کە ببوونی ڕۆژی زمانی دایکۆکرێ یان هەر چالاکیێکی تر بێ ئێمە بە هاوکاری لەگەڵ دام و دەستگاکانی کوردستان بە تایبەتی لە سلێمانی هاوکارێکی زۆرەکرێن ئەوان زمانی کوردیە ڕۆژ بە ڕۆژ لەگەشتەزندنا چونکە زمانی کوردی و کورد زمانێکی تر دەبێ مواکەب یانی شان بەشان لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا بڕوە هەر ئەوەشە کە وای کردو کە ئێمە دڵسۆزانە کەسانی دڵسۆزان کار بۆ سەرخستنی زمانی کوردی. باشە دکتۆر پێشتر ئەم بڕیارە لە چوارچێوەی دەستوورا جێگی کراوە بۆچی جێبەجێ نەکراوە بۆچی دووبارە ئەم کێشە هاتوۆتەوە بەرباس؟ بەڵێ بڕیارەکە بەڕاستی دووبارە نردنەوەی بڕیارەکە بۆ پارێزگای کەرکووک و بۆی کارپێکردن و بۆ پراکتیزەکردنی ینی درەنگ هاتووە ئەوای زووتر بواە چونکە بەڕاستی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەو مادە دەستوریانی کە تا ئێستا کێشمەکێشی لەسرە بە تایبەتی لەگەڵ کووردا بێ ئەو بڕیارە زووتر جێبەجێ بکرایە چونکە بەپێی بەرگە بەپێی دەستور بەپێی هەموو یاسایەک زمانی کوردی زمانی فەرمی دووەم زمانی وڵاتە زمانی فەرمی لە کۆماری عێراقی فیدراڵە. بەڵام ئەگەر ئەم بڕیارە کە هاتووە ئەگەر لە پارێزگای کەرکووکە پشتیوانی نەبێ پاڵپشتیشی نەبێ و هەوڵەکان چڕ نەکرێنەوە بۆی کەوە ئەم نووسراوی کە هاتوو ئەم بریارە ئەگەر پشتگوێ بخرێ بەڕاستی کارەسات بەڵێ پێویستە چاودێری بکرێت پێویستە کەسانێکم بە تایبەتی بەڕێزان ئیکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەکان ئەندام پەرلەمانەکان لەلای ئێمەوە کەسانی دڵسۆز کەسانی ڕۆشنبیر دەبێ ئێمە چاودێری جێبەجێکردنی ئەو بریارە بکرێت کە بە تایبەتی بڕیارەکە ئەو بەخشیشێک نییە بە کوردرابێ بڕیارێکی ڕسمیە بۆ کووردە کە کورد زمانێکی ڕسمی هەیە وەکو میلەتە کوردنەتەوەی دەبێت تەعاملی و ڕەفتاری لەگەڵ بکرێت و زمانەکەش زمانێکی فەرمیە بۆیە زۆر جار ئێمە بین من وتم ینی کێشەی کەرکووک کێشەیەکی ئاڵۆزە زۆر جار دەبینی کەسانێکن ینی حەزیان بە زمانی کوردیان حەزیان بنەتەوەی کوردنیە ئەو کەسانە زۆر دەدەبنی تەماشاکەی تابلۆکانی دەروی شار ئەشێوێنین یان لە ناو هەندێک کۆمنتەکەن شتەکان قساکەن بەڵێوانە. باشە دکتۆر لە عێراقە یاسای زمانە فەرمیەکان هەیە تا چەند لەگەڵ ئەو بڕیارە یەک دەگرێتەوە ئەم بڕیارەی کە ئێستا درراوە بۆچی ئەم یاسای زمانی بەکارهێنانی زمانە فەرمیانە لە کەرکووکە یعنی کێشەی بۆ دروست دەبێت و کاریشی پێ ناکرێت؟ بەڕاستی مەسەلەی کەرکووک هەبووتم مەسەلەی ئاڵۆزە لە ڕووی سیاسیەوە بەڵام ئەوانەی کە لە کەرکووک چ لایەنە پەیوەندیدارەکانە چی ئەحزابەکانە حیزبەکانە چی کەسایەتێکە هەندێک ینی بۆ چوونێکی وا هەیە کە هەوڵە دەن زمانی کوردی کە بە پێی دەستوردانی پێنراوە نەبێ بە زمانێکی ڕسمی بۆ تەشەنە نەکات ینی بەڵام لەگەڵ هەر سەرژمێرێک لە کەرکووک ئەکرێ ئەبێنین ینی کورد وەکوونەتەوەیک وەکو ژمارە وەکو سەرژمێری کەرکووک پلەیەکی باش دێنێ تەنان لە ژماری کورسیەکان لە ژماری دام و دەستگاکان بەڵام هەندێک دایرە هەیە تەماشاکەی وا ڕەفتار لەگەڵ کورد دەکرێ کە نەهوو وەکو بڵێ وەکو دوژمنێک ڕەفتار لەگەڵ کورد دەکرێت ئەگینا هەندێک دایرە هەیە ئەو پێشنیارەکەی خاڵی خۆشبوو مامجەلا 32کەتان ئەگەر ئەوەش کە بۆ ئەوانیش باشە کە ئەوەشان جێبجێ بکرا دەبواە لە دام و دەستگاکانی کەرکووک دەبوای ژمارەی کوڕێژەیەکی بەرچاوی هەبواە بەڵام دەبینین هەندێک دایرێ بەڕاستی شۆفێنیانەت ڕەفتار لەگەڵ کورد دەکرێت بەڵام سەرباری ئەوەش زمانی کوردی لە کەرکووکێشتان جێپێ خۆی گوتووە و باشە کاتە دکتۆر لە قسەکانی جنابتەوە ئەو پرسیارە دێتە پێشەوە کە تەنها دەرکردین بڕیارێکی لەم جۆرە بووی کە زمانی کوردی بەکار بهێنرێت لە نێو تابل لەسەر تابلۆی بازار و دوکانەکاندا
بە تەنها دەرچوون یەم بڕیارە بسە یان پێویستی بە بەدواداچوون و جێبەجێکردنیشە؟ بەڕاستی دەرچوونی بڕیارەکە هەنگاوی یەکەمە بۆی کە هەنگاوەکانی ترێ دوابێ هەنگاوەکانی ترچین ئێمە وەکو بەشی زمانی کوردی لێرە وەکو خوێندنی کوردی لە شاری کەرکووک دەبێ پرسۆرا بە ئێمە بکرێت یاک هیچ نەبێ هەمانگیەک بکرێت لە نێوان ئێمە و لە نێوان دام و دەستگاکان و دایرەکانە بەڕاستی چکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هاوکاری ئەو کەسانە بین کە بتوانین هیچ نەبێ قەتعی دوکانەکان ینی پێشی دوکانەکان یا ئەو نووسیرانی کە لە شارەوانی لە سەر ڕێگەوبانەکان دایەنن دەبێ ئێمە ئاگامان لێبێ ینی هاوکاری بکەین بۆ یەکە تەنها دەرچوونی بڕیارەکە نردنی بڕیارەکە تیۆریە دەبێت پراکتیکی لاانێ پراکتیکی ئەوەی کە دەبێت چاودێری بکرێ یەک هەنگاوی یەکەم دووەم جێبەجێ بکرێ سێم هەماهنگگی بکرێت لەگەڵ ئەو لاانە پەیوەندەدانەی کە لە زمانی کوردیە شارەزان ینی بەڕاستی ئەمە ئەو هەنگاوانە نەکرێ هاتنی تەن مجرد بریارەکە شتێکی ئەبستراکتیە مجرد بڕیارێکە و ڕەنگە جێبەجێ دەکرێت دەبێت پێویستە هەنگاوەکانی تری لە دوای بێت. باشە دکتۆر ئەگەر بڕیارەکەت بینی بێت جەنابەت دەمێت بزانم کە لەنێو بڕیارەکەدا باز لەو کراوە ئەگەر جێبەجێ نکرێ لێ پێچینەوە هەبێت ئەگەر بڕیارەکە مەبەستمی وەکو خۆی جێبەجێ نکرێت لە نێو کەرکووکە هیچ بەرامبەرێکی بۆ دانراوە لە بەرامبەر جێبەجێ نەکردنی لێ پێچینەوە ئەنجام بدرێت؟ بەڵێ ئەخە بەڕێزم ئەگەر بڕیارەکە هەر وەکو بڕیار بە تەنها مەرکەبێ لەسەر کاغەز ئەوە هیچی بایەخێکی نییە ئەگەر چاودێری دوانە بێ چاودێرەکانیش ئەبێ لایانی کێوە بکرێت چاودێرەکان ئەبێ لەیان ناڵێم کەسانی شارەزا یان نوێنەرانی میلەت یان نوێنەرانی کورد لە بەغا ئیشوکاریان چییە تەنها بۆ ناوچوون کە بەناو دەبێت ئیشی بۆ بکەن دەبێت کاری لەسەر بکەن دەبێت ناسنامەی کوردایەتی لە بەغا و لە کوردستان و لە کەرکووک ئەبێ جێبەجێ بکرێت کەواتە دەبێت تۆ سپۆنسەرێک هەبێ و دەبێت سانسۆرێکیش بێتە سەر ئەو کەسانی کە بڕیارەکە جێبەجێ ناکەن بە تایبەت لە پارێزگای کەرکووک یعنی ئەو کێشە سیاسی کە لە کەرکووک هەیە بەڕاستی حاڵەتێکی سەحی نییە حاڵەتێکی تەندروست نییە کە سەبارەت بە دژایەتیکردنی کورد و ئەمە کەمە دوا پرسیار ئەمە بزانم ئیتر دەبێت حکوومەت هێرێمی کوردستان چۆن لەگەڵ ئەم بڕیاریە مامەڵە بکات لەمە دوا ئەگەر بڕیارێکی تایبەت بە کەرکووکە بێ لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە دەبێت نووسراوەکان بە زمانی کوردی بن. بەڕاستی حکوومەتی کوردستان حتا ئێستا هەرێمی کوردستان کە تا ئێستا ئەگە کەم تەرخەم بووە سەبارەت بە چاودێریکردن و بایەغدان بە کەرکووک و بە زمان و بە کولتوری کەرکووکی بکە زمانی کوردیە کولتوری کوردیە دەبێت لەمە دو حکوومەتی هەرێمی کوردستان قۆڵی لێ هەڵکە زیاتر بێتە مەیدان و زیاتر سپۆنسەری ئەم بڕیارە بکە بەوەی کە بەپێی ئەو ئیتفاقیان ئەو ڕێکەوتنامەی کە لە دوادای بۆ تەشکیلی دامەزانی حکوومەتی بەڕێز محەممەد شێخ ئاسوودانی کراوە زۆر خاڵ ناو ڕێکەوتنامەکەیە کە لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی کەرکووکیشە دەبێت ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت تەنها مەرکەبێک نەبێت لەسەر کاغەز و بڵێن وەڵا ئەوە نادوان ئەمە ئەمەینە دەبێت لەگەڵە هەوڵی بۆ بدێت دەبێت خەباتێکی سیاسی لەگەڵ بکرێت لەگەڵ خەباتە سیاسیەکە دەبێت چاودێریش بکرێت ئەگەر جێبەجێ نەکرێت چی ئەکرێت ینی پرسیارەکە لەوەیە ئایا کە ئەم بڕیاری بۆ هاتوو بۆ پارێزگای کەرکووک ئەگەر جێبەجێ نەکە دوای ئەوە چی ئەبێ دوای ئەوە چۆن مەسەن چارەسەرێک یان چی بوو ئەکرێت بۆی ئەوە هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی بەغا و بە تایبەتی نوێنەر پەرلەمانتارە بەڕێزەکان دەبێت ئەو کارە بگن و بگن ئەستۆی خۆی لە شاری کەرکووی بڕیارەکە جێبەجێ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئازاد عەبدولواحید سەرۆکە بەشی زمانی کوردی لە کەرکووک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیانمان بێت.